The United Kingdom is extremely pleased that that there is now a government here in Kurdistan region. حکومەتی بەریتانیا زۆر خۆشحاڵە بە پێکهێنانی حکومەتی نوێی هەرێمی کوردستان دوای 9 مانگ چاوەڕوانی. حکومەتی نوێ پرۆگرامێک و پلانێکی زۆر باشی هەیە و هیوادارین هەمووی جێبەجێ بکات. ئێمە وەک کونسوڵخانەی گشتی بەریتانیا ئامادەین بۆ هەموو پشتیوانیەک، بۆ ڕوبەڕووبوونەوەکان و بۆ ناخۆشەکان و بۆ پێشهاتەکان. زۆر خۆشحاڵ دەبین لەبارەی بیرۆبۆچوونەکان و پلانەکانی حکومەت قسەیان لەگەڵ بکەین و هیوادارین پەیوەندی نێوان بەغداد و هەولێری باش بێت. ئەوە سوودی دەبێت بۆ حکومەت بە تایبەتی لا ڕووی ئەمنیەوە. هەفتەی ڕابردوو شاندێکی حکومەتی هەرێم چوە بەغدا بۆ گفتوگۆکردن، ئەوەش باشترین کار بووە کە کردویانە. دەتوانم بڵێم حکومەتی کوردستان پرۆگرامێکی زۆر باشی هەیە بۆ سکۆلەرشیپ بۆ گەنجان بۆی ببنە داهاتووی وڵاتەکە. ژمارەیەکی زۆر کەس هاتوونەتە بەریتانیا بۆ خوێندن و سوودیان لێوەرگرتووە و جارێکی تر بەرنامەی تۆمارکردنی ناو بۆ خوێندن لە بەریتانیا لە 6/8 دەکرێتەوە. ئێمە چاوەڕێ ئەوە دەکەین کە خەڵک بە هەموو تواناییەکان و ڕۆڵێکی باش ببینێت لە بنیادنان و داهاتووی وڵاتەکەیان.